خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین لەناو قەیرانە سیاسی و کۆمەڵاتی و داراییەکاندا یەکێکی تر لە خەمەکان پرسی ژینگەیە کە کاریگەری لەسەر هەموو هاوڵاتیی هەرێمی کوردستان هەیە بەوانەی کە هۆشیاریمان لەسەری هەیە و بەوانەشی کە هۆشیاریمان لەسەری نییە لە عێراق پرسێکی گرنگە و چەند ڕۆژێکیشە بووە بەجەدەلی تەنانەت سۆشیال میدیا کە بەشێکە لە ڕای گشتی ئایا ئێمە خەمێکی جددی و گشتیمان هەیە بۆ پرسی ژینگە دەتوانین ڕوبەڕووی پیسەکانی ژینگە لە هەموو بوارەکانی ببینەوە ئایا بۆچی مەسەلەی ژینگە هەندێک جار تێکەڵی ململانەی سیاسی دەکرێت لە بەرزی ئاستی هۆشیاریمانە بۆ خەم خواردن یاخود بۆ یەکتر شکاندن پانۆڕاما ئەم شەو گفتوگۆکە لەسەر ئەم پرسە بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز دکتۆر عیماد عومەر مامۆستای زانکۆ دکتۆر بەخێر بێ هەروەها بەڕێز پەرێز عومەر چالاگوانی مەدەنی ئەمما خوشکوبران بەس لە ناوەکان شتا خوشکوبران دکتۆر لەگە پەرێزکار باش دکتۆر بەخێر بێ سوپاس ینی شیکردنەوەیەکی ئەکادیمیمان بۆ بکەین لەسەرەوەی کە ژینگەی عێراق و ژینگەی هەرێمی کوردستان ئەگەر بەراوردێکی بکەین و بۆچی بەو شێوەیە ئێستا باسەکرێ بەڵام نەچۆتە ناو خەم و هەمی تاک بەتاچی دەست خۆش کاکزانە جان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵی کورساتی خۆشەویست سپاس بۆ دکتۆرە چرۆش بەڕاستی ئێمە کەین باسی ژینگەکەین کێشەیەکی گەورەمانەیە لە ژینگەیە بەڵام ئێمە پێشەکی بزانین پێناسەی ژینگە چییە یا پیسبوونی ژینگە چییە سەرەتا ژینگەیە کە ئێمە هەمومان تێئاژین کە پێکاتوە لە خاک و ئاو هەوا بەڕاستی پیسبوونی ژینگە بریتە لەو فرێدرا و دەردراوە پیسانەی یا مادە زیان بەخشانی کە ئەکرێتە ناو ژینگەوە ئاو بێ خاک بێ یاخود هەوا بێ ئێمە لە کوردستان تا ڕادێک ژینگەمان گونجاو و بێ کێشەیە قارنتەن بە عێراق بەڵام بۆ نییە بڵێن کێشەیەکی وانمانە ئێمەش لە مەترسیان بەڵام بە شێوەیەکی گشتی جنوب و ناوەڕاستی عێراق ئەوان کێشەکان زیاترە لە ئێمە بەهۆی گەرمبوونی کەش و هەوای جیهانەوە هەروە بەو گۆڕانکاریانی لە ژینگەیە ڕوەیە بە تایبەتی ئێمە لە کوردستانە ئێمە چواروەرزەمانەیە کەشتێکی زۆر گونجاوە ساڵانە ڕێژێکی باشی بارانبارینمان هەیە تا ڕادەیەک بە بیابابوون لە ئێمە کەمترە بەڵام لە ناوچەکانی گەرمیانە سەری هەڵاوە بەڵام ئەم کێشەیە لە ناوچەکانی خوار و باشووری عێراق کێشەکە زۆر دەمێکە سەری هەڵدا بەڕێز دکتۆر بەهۆی بێبارانیەوەیە یاخود کێشەکان هەمە لایەنەیە بەهۆی بێبارانیەوەیە بەهۆی کێشە دەستکردەکانی مرۆڤەوەیە وەکو دەرهاویشتەکانی گازیەکان دەرهاویشتە گازە گەرمبووەکان وەروە دەرهاویشتی غاز و سووتانی نەوت و کارگەکانە لە عێراق و هەروەها لە کۆتاییشە ئەگەر توانین بڵین زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیل زیادەی مەسەر ڕێژبووین دەرهاویشتەکان لە ئۆتۆمبیلە بە تایبەتی ئەمە ئەو کشتانی کە باسێکن لە ژینگە باسی پیسبوونی هەواکەین جیاوازە لە ئاو جیاوازە لە خاک بۆ نمونە ئەگەر باسی پیسبوونی ژینگە بکەین ئێمە چەند مادەیەکمانێ بێ بیپێین قیاسی بۆ بکەین ئاماری وەرگین وەکو پارتیکڵ ماتەری 2.5 وهروە وهروە دۆمۆکسیدی کبریت گۆگەر ئەف و دۆمۆکسیدی نایترۆجین یەکەم ئۆکسیدی کاربۆن کە ئەم مادانە لە ناو هەوایە هەیە بە خۆشحاڵیەوە تەلەڤیزۆنی خۆشەویستی کەلی کوردستان لەگەڵ ڕێکخراوی میت فاوندیشن و CDO لە زانکۆی سلێمانی تۆڕی کوالیتی هەوایان ڕاگەان ئیمساڵ لە مانگی 5 کە ئێستا ئامارێکمان لەبەردەستە ئەتوانین بڵین ئاو هەوای کوردستان پاکە یا پیسە بەڵام جارێکی کاری بۆ بەڵێ ئەوەمان هەیە بەڵام لە عێراقا ئەمە کەمە لە پارێزگاکانی تری کوردستانیشا کەمە ئێمە کاتێک کە ئەڵین پیسەیە پاکە ئەبێم ئامار و داتانە بێنی شیکاری بۆ بکەین لە نهایەتە ئەو شکارانی کە ئەنجاممانە نەتیجەکەیمە دەستکە و کاتە توان بڵێ پاکەیە پیسە بەڵام بە شێوشی گشتی عێراق لە ناوەڕاست و باشوور پیسە ئەم داتانی کە هەمانە بۆ نمونە پارتیکڵ ماتەری 2.5 بەهۆی ئەوەی کە هەیە کە ئاماژەی پێکراوە ڕۆژانە لە بەغا پێورێت لە پارێزگاکانی تری عێراقە پێورێ WHO ڕێژەیەکیە لە 5 بۆ 15 مایکرۆگرام بۆ مەتر مکعبێت ئەم ڕێژەیە جیهانیەکەی WHO لە وڵاتە جیهانەکانە بێت 5 بۆ 15 بێت بەڵام لە عێراق گەیشتە 50 و هەروها ڕۆژانە بەرەو زیاتری ژۆرە هەندێک ڕۆژ ئەگاتە 90 کە ئەمە تقریبا ئەتوانین بڵین دەقات زیاترە کە ئەم پارتیکولە ماتەرانە ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی سی و هەناسە و هەندێک نەخۆشی تایبەت بە مرۆڤ وەکو جەڵدەی مێشک ئەمانە ڕێکخراوی WHO لەسەر وێبسایتەکە خۆیانە کە ڕێکخراوێکی جیهانی هەمومانەزانین و هەروە ڕێکخراوی UN Environmental پرۆگراممانێ ئەم داتانە هەمووی بەوازحی لەلایەن ڕوونە هەمووی ئاماژەی پێکراوە ئەوەی لە عێراقا گوزارێ زیاتر دەرهاویشتی 40 ساڵی ڕابردووە کە
کە سیرەکەن عێراق لە ماچ ساڵی ڕابردووە زۆر مەشغوڵ بووە بە شەڕ چه شەڕی عێراق و ئێران بڵێن پاشماوەی جەنگەکان ڕۆڵی هەبەوە بەڵێ بە تەشید پاشماوەی جەنگەکان بە تایبەتی لەو شوێنانی کە شەڕی کەنداوی تیا بووە چکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی هەندێک چەشیان بەکارهێناوە کە تیشکدار بوون ئەم تیشکدارانە لەو شوێنانە ئەمێنێتەوە تەسیرەکە لەسەر مرۆڤەکان و تەسیرەکات سەر ژینگەکە زۆر باشە گفتگوی زیاتر لەسەرەکەین پەرێزخان ئەوەی کە دکتۆر باسی کرد ئێستا بۆ بە جەدەلێکی سیاسی لە پێشەچەکە شاباسم کرد مەسەلەن ئێستا لە هەولێر 138 پاڵاوگە هەیە و حکوومەت بۆی هاتوتە سەرخە دەڵێت دایەخین مەسەلەن هەموو بەیانەیەکە هەڵەسی کۆمەڵە گوێنەی ئاسمانی هەولێر بڵاوکرێتەوە کە بە تەمێکی ڕەشدا پۆشراوە ئەمە چ کاریگەریی لەسەر خەڵکو و لەسەر پیسی ژینگە هەیە و ئایا بەڕاستی ئەبێت چی بکرێت بۆ چارەسەری ئەم دۆخە کە مەترسیدارە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ شیکردنەوەکانی کاک دکتۆر بەڵام من کە لە هەولێر دەژیم من پێم ئەوەندە گەشتبی نیم لەوەی کە ژینگەی هەولێر یانی ژینگەی کوردستان ئەوەندە پاک بێ بەڵام من بخۆم کە لە هەولێر دەژیم ئاگام لە بەشێک لە معاناتەکانیەتی من گومان لە زۆر شت ئەەکەم پێم وایە ئینسانی هۆشار دەبێت گومان لە هەموو شتێک بکە ئەوەی لە هەولێر ئێستا دەگوزارێ بەڕاستەکەی ئەوەی لە کوردستانیش بە شێوەیەکی گشتی دەگوزارێ بە تەنیا پاڵاوگەکان نییە پاڵاوگەکان ئێستا من گومانم هەیە بۆ لە کاتێک لە ئاستی نێودەوڵەتی نرخی نەوددا دەبەزێ ئێستا پاڵاوگەکان دەکرێتە بابەت کە ئێمە چەندین ساڵە باسی ئەو پاڵاوگە نایاساییانە ئەەکەین لە کاتێککە بۆ ئەو پاڵاوگە نایاساییانە هەن منی تاک ئەگەر بۆ سعاتێک بچم لە دەوروبەری شارەکەی خۆم پیاسەیەک بکەم سەفرەیەکی عایلی بکەم گروپێکی ئەمنی دێت دەڵێ ئێوە چی دەکەن لێرە ئێوە چێن چۆن ئەو هەموو پاڵاوگە نایاساییانە دروستکران و لایانی ئەمنی لەکوێ بوو ئینجا جگە لە مەسەلەی پاڵاوگەکان مەسەلەی مۆلیدە ئەهلیەکان ئەو مۆلیدە زۆرانەی کە لە کوردستان هەن ئەو ئیدارەدانە خراپەی ئاو کە لە کوردستان هەیە ئەو مەسەلەی ڕیسایکلین یعنی پاکردنەوەی خاک لەو خۆڵ و خاشاکانەی هەن هەتا ئێستا ئێمە خۆڵ و خاشاک دەسووتێنین جارێکی دیکە ژەهرەکەی بۆ هەوا دەجێڕینەوە ئینجا لە ناو خۆر و خاشاکیش مەسەلەی پاشماوە تەندروستیەکان کە زۆر زۆر خەتەرن هەتا ئێستا ڕیسایکلین ناکرێن هەتا ئێستا کوورەیەکی سووتاندنت نییە لە پایتەخت بۆ سووتاندنی ئەو پاشماوانە و تەبان کە دەڵی کوریانی بەشە ئەکادیمیەکەی کە تۆ جارێکی دیکە ڕزگارت بێت لەو پاشماوانە بۆیە من پێم وایە بە تەنیا حکوومەتی هەرم بەرپرسیار نییە لەو مەسەلەیە بەڵکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕاگەیاندن و تاک بە تاچی کوردستان بەرپرسیارە لەوەی کە بێتە دەنگ ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە کە هەتا ئێستا من پێم وایە لە ژێر تەسیری بابەتە سیاسیەکان باس ناکرێت سووتاندنی ژینگەی کوردستانە بەمەبەست لەلایەن دژمنانی کوردستانەوە کە ئەوەی پێیان بکرێ دەی سووتێنن ئەوەی پێی نەیسووتێنن دەیبڕن و دەیگوازنەوە لە کاتێکدا کە هەڵمەتێکی نێودەوڵەتی فراوان هەیە بۆ سەوزکردن ئەوەی کە جەنابی کاک دکتۆر باز دەکەن مەسەلەی بە بیابان بوون یەکێک لە چارەسەرەکانی مەسەلەی سەوزاییە ئێمە دەبینین ئێستا بەدەستی وازح زۆر بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک ژینگەی ئێمە سەوزاییەکانی کوردستان دەسووتێندرێن دەبردرێن و دەگوازرێنەوە بۆیە من پێم وایە دەبێت ئێمە گەلی ئێمە تاکی کوردستان زۆر زۆر هۆشیارتر بێت و بێتە دەنگ ئیتر کاتی بێدەنگبوون نەمایە لە کاتێک لە زۆربەی ماڵەکانی ئێمە ئەو نەخۆشیانە بڵاو بۆتەوە کە لە ئەنجامی پیسی ژینگە تووشی مرۆڤ ئەو چۆن ڕۆژە متابعەم کرد بەشێک لە میدیا هەر لە ناو هەولێر خۆی مەسەلەن ئاسمانی هەولێریان دادەنا دەیان گوتەوە کە ژینگەی هەولێر پیسا و پێویستی بە چارەسەر ئەوانە لە بری ئەوەی چارەسەر بکرێ و بێتە خەمێکی گشتی و بۆ چارەسەرکردن هەندێک مێدیای پارتی دموکراتی کوردستان دەستیان کردو بەوەی کە چەند ڕۆژە ڕسمی سلێمانی دانن وەڵاش ئاسمانی سلێمانیش بەو شێوەیە پیسە بۆ ئەوە نەبێتە خەمێکی جددی بۆ ئەگەر سلێمانی ئەگەر هەولێرە بەڵام بۆ ببێتە جەدەلێکی سیاسی ئەوە شتێکەڵی سیاست بکرێت خەڵک ئەخن چێ کاک زاناخۆ ئەگەر هەموو شتێک جیا بکرێتەوە هەوا جیا ناکرێتەوە لە بینی دوو شاروانێ کاک دکتۆر یعنی هەوا یەک هەوایە هەوای ڕاستە ئێستا ڕەنگە لە کورتماوە فقط هەولێر کێشەی هەوایی بۆ دروست بێ بەس لە نەتیجە و هەوای بڵاو دەبێتەوە بەسەر کوردستان و ناوچەکەدا بۆیە ئەمە خەمێکی نیشتیمانیە خەمێکی
گەورەی گشتیە دەبێت تاک بە تاک لە سلێمانیش ئەگەر پاڵاوگە هەبێت دەبێت چارەسەری بۆ من لەگەڵ داخستنی پاڵاوگەنیم لەگەڵ چارەسەرکردن و بەزانستیکردنم لەگەڵ دوورخستنەوەیانم لە دانیشتوان دەبێت پاکردنەوەی پاڵاوگەکان پاکردنەوەی ئەو هەوایی کە لە پاڵاوگەکان و ئەو دووکەڵی لە پاڵاوگەکان دەردەچێت دەبێت بە فلتەر و بە شێوەیەکی زانستی پاک بکرێتەوە و بنێردرێتەوە هەوا نەک داخستنی بۆی تۆ لە شوێنێکی دیکە تیجارەتی خۆتی پێ بەهێز بکەیت بەڕاستی ئەوەی من زۆر ترسی ئەوەم هەیە کە بەو گرانی سوتەمەنیە جارێکی دیکە لە پاڵ داخستنی پاڵاوگەکان بە هەموو نرخەکان گرانتر بکەن نرخی سوتەمەنی و بنزین و ئەمانە یەکێک لە مشکلەکانی کە ببوورە نەبوونی گواستنەوەی گشتیە لە کوردستان تۆ لە ماوەی 30 ساڵی ڕابردوو دواکەوتوتری لە 56 ساڵی ڕابردوو لە بابەتی گواستنەوەی گشتی کە ئێستا بۆتە هۆی ئەوەی تۆ لە ماڵێک چەند نەفەری چەند گەنجی دەبێت ئەوەندە سیارەت هەبێ بۆی بتوانانی کارەکانی خۆتی پێ بکەیت ئەوەندە دووکەڵە بنێریتەوە ناوژینگە بۆیە من پێم وایە لە هەمووی شتێک زیاتر ژینگە و هەوا اینجا ژینگە بەگشتی ئێمە کارەساتێکی گەورەمان لە ئیدارەی ئەو هەیە یەک پاکێجە پەیوەندی بە کۆی سیستەمی حکومڕانی هەیە لە کوردستان ئەگەر کاکڕێبین حاضر بێ ئەومان بۆ بخات سەر شاشە ئەوەی کە پرۆژێکی چاوبەشی دەستگای مێدیای کورسات و مێدە ڕێکخراوی مێدە ئەمە ئێرکوالیتی کە هەیە بە بەردەوامی کەمێک وردە ئەم پرتەقاڵیە ئەمە کەرکووکە ئەوە پێمانەڵێ لە ئێستاە هەوای کەرکووک لە ئاستی پرتەقاڵیە 4 ئاستیان دیاری کردووە 5 ئاستە بەڵێ ئێستا ئەمە دکتۆر پێش مەترسیە ئەمە لە نێوان ئاستی دووەم و سێمایە کە چێتە مەترسیەوە بەڵێ ئەوە ئێمە بە ڕێگەزانستیەکەی کە ئێمە ئاماژەی پێین بە خۆشحاڵێک و بەڕێزیش باس کرد ئەو کارە پرۆژە پێکەوەیە کارێکی زۆر گرنگە چکە لەوێ ئەمە تەنها کاڵین ئێر کوالتی ئیندێکس وەکو دلیلێک پیشامان چکە چەند پارامیتەرێک تێمە حسابی کۆن کە ئێستا ئاماژە پێە وەکوی خاتوپەرێزی ژوتی وتی سەرەکەی سەر شارەکانی هەولێر یا سلێمانی بە چ بابەتێک بێ سەیرەکەی ڕەشە ئەم پارتیکولەر ماتەرانە کە ئێمە تیرەکەی حسابەکەین نزیکی 2.5 مایکرۆنە ئەمە کاتێک کە ڕێژەکەی زۆر بێ وەکو تەبقەیەکی ڕەش بەسەر ئاسمانی شارەکانەوە دەرەکەوێت ئەمانە زیاتر لەگەڵ ئەمە باسیەکەین بەڕێز بەس ئەمە ئێستا ئەمە گەرمیانە کەلار و کفریە کەلارە خوارەوە کفری بە هەمان شێوەی کەرکووکە تقریبا من تۆزێ نزمترە مامناوەندە یعنی ڕەنگە لە بەبەهۆی ڕەنگەکەەوە بەڵێ ئێمە وەکو حسابیەکەین چکە پارتیکولەماتری 2.5 کەوتمان تەسیرەکە وەکو ڕێکخراوی WHO نزیکی 70 بێتەوە هەر مامناوەندە تا 75 هەر مامناوەندە باشە کاک مامۆستا ڕێبین ئەگەر بچیتە پاکێجی تر ئەمە هەڵەبجەیە هەڵەبجەش تقریبا هەماشتا 70 بەڵێ تۆی بینی دکتۆرانە بەڵێ هەفتایەک بە 77 ینی تا 77 خراپە ئەو بەرزترە کاکزانە ڕێژەکەی بەشێکی ئەگەر ببوورە دکتۆر بۆی لێرە فەرقێکی ئەوەی سەرەوە کاک ڕێبین ئەگەر بیارە و ببوورە ئەوەی تریان ئەوەی سەرەوە بیارەی هەفتاویەکە ئەوەی خوارەوە هەڵەبجێ 77 بڵێ بیارە ژینگەکەی زۆر پاکترە بڵێ ئەم ڕێژەیە مامناوەندە و بە بەڕێستم و تاکو نزیکی 80 سەرتریش مامناوەندە بەڵام ئەم ڕێژانە زیاتر عادەتەن لە هاوینە زیاترە بێ بەهۆی کەش و هەواوە خۆڵبارینەوە بەڵێ چکە ئەو پارتیکول ماتەران تەپوتۆزن مەسەڵەن گەردیلەی زۆر وردە لە هەوایە ئەم گەردیلانە هەتا ڕێژەکەی زۆر بێ و ئاسەش بەرزەکاتەوە وەکۆی کە خاتوپەرێزی بەمانای پیسی هەوا دێت وەکو دلیلێکە ئێستا بۆ نمونە لە یاگە پیشانی بەی سوورەکان پیسە بەڵام ماڵیتر مامناوەندە ئەمە سلێمانیە گەڕەکەکان ناوچەکانی سلێمانیە 27 لۆکیشنمانەیە بەس یەک دانە سوورە کاک ڕێبینەگەر پێم بڵێ و کوێ من سەورەکەم هەواری شارە بۆچی بێ هەواری شار بۆ شێوەیە ئەوە ئاراسی باکەی گۆڕ بە پێچەوانەوە چکە هەواری شار خۆی باخێکی گەوریتە باقی هەواری شارە ئێستا گەسێ ئاراسی هەواکە بکەین لەسەر خەریتەکە سێرەکەی لەسەر نەخشەکە ئاراسی هەواکە بەرەو ئەوەیە چێت بۆیە سوور بۆ شوێنی کە مەترسیدار بێ چیمان پێ ئەدا ئەمە مەترسیدار نییە بەڵام ئەو کاتە ئەو ڕێژەیە بۆ بە کاتژمێرە بە سانی و بە دقە بە کاتژمێری بەڵێ ئێمە بۆ معدلی ڕۆژ حسابیەکەن پاشان بۆ معدلی هەفتە بۆ مانگ بۆ ساڵ حسابیەکەین ئەمەی کە خاتوپەرێز وتی زۆر ڕاستە ژینگە سنووری نییە بۆ نمونە ساگەر لە ئیسپانیا دۆمۆکسیدی گۆگر لەگەڵ دۆمۆکسیدی نایترۆجینەکە چێتە ناو هەوا و شەی هەوامان هەبێ هەردووچی تێکەڵە بێت
بە شێوەی بارانێتە خوارەوە پێڵێن ڕین ئەسید بە ئینگلیزی ئەو کاتە ئەو ڕین ئەسیدە لەوانێ بچێ بۆ ئەڵمانیا بۆ نەرویج و بۆ سویدیش بە هەمان شێوە لە کوردستانیش ئەگەر زستانان سێریکەی هەندێک جار کە بارانە بارێسی ئۆتۆمبیلەکان مام بکەین بە تایبەتی گەسپی بێ ڕەشە بێ ئەمە هەمووی ئەوە هۆکارەکەیەتی پێیجێکی بەهینێکی ترمام داتێ مامۆستا ڕێبین ڕانیەشی تایە ئەمە هەر گەرمیانە ئەمە هەڵەبجەیە ئەمە کەرکووکە هەر ئەوانەی باشە کەواتە هەولێر و ئەو زۆنانەمان قەرارە بدێتی داتاکان بکەینەوە سپاس دەکەم کاکرێبین ئەنی قەرارە بدێتی ئەو داتانە بکەین و چکەمە گرنگە ئەنی بۆی بزانین ئێمە کاڵین ئەمڕۆ پلەی گەرمی ئەوەندەیە و ڕێژەی شێ ئەوەندەیە و ئاراستەی بەوەندە کیلۆمەترەیە و بشزانین کە بەڕاستی ینی مەسەلەی بێگومان ئەوانش چەندە ئەم هۆشیاریت چەند گرنگە بۆ ئەوە چکە بەڕێزت باست کردکە خەتێکی هاوبەش یان هێڵی چاوتەری بەیە لە نێوان سەحەتی ئینسان تە دروستی ئینسان و پاکوخاوێنی هەوایە مەسەلەن ئەوەی لە پەرێزخانم پرسی ئەم چەند ڕۆژە لە سۆشیال میدیا ئینی دوو پاڵاوگەیان دانووسی کارگەی بەرهەمێنانی شێرپەنجە بەڵێ زۆر ڕاستە بێگومان ئەمە لە وڵاتە پێشکەوتەکانە کاریگەری و زۆر هەیە لەسەر هۆشیاری خەڵکو و تەدروستی مرۆڤ بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکان ئەگەر و ئاستە بۆ نمونە ڕێژەکەی لە 100 تێپەڕ بێت لە تەلەڤیزۆنەوە دەستگا میدیاکانی ئەو وڵاتە واروە حکوومەتەکەی ئاماژە و ئاگاداری خەڵکەکە کاڵێ و کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە یان نەخۆشی سنگیان هەیە یان نەخۆشەکانی تری بەشی خوارەوەی هەناسە و کۆندامی هەناسان هەیە نێنە دەرەوە بۆ نمونە لە هەموو وڵاتەکان وایە کاتە خۆڵباریان نەبارێ ئەو کەسی کە ڕەبۆی هێڵە مێ دەرەوە چکە بۆ تەندروستی خراپە یاخۆ دەگەر ڕێژەکەی لە 100 زیاتر بێڵە مێنە دەرەوە لە شوێنە کراوەکانە بۆ نمونە وەرزش مەکەن وەرزشی ڕاکردن وەرزشی مەلەکردن بۆ چکە ئەمانە کاریگەری خراپیە بێ لەسەر مرۆڤ بۆیە ئەو وڵاتە پێشکەوتوانە ئاماژە و هۆشیاری خەڵکەکەنەوە کە لەو کاتانە بکە ئەو وەرزش مەکەنیان مێنە دەرەوە بە هەمان شێوە بۆ کوردستانی خۆشمان گرنگە بە تایبەتی ئێمە کە لە کوردستانین ئێمە گەر سێریکەن لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ڕێژەی نەخۆشیەکان لە کوردستان زیای کردووە ئەگە بەراوردیەکەن لەگە ساڵەکانی ڕابردووە بۆ ئەمە گەڕێتەوە بۆ کارگە و پاڵاوگەکان بۆ زیاتربوونی ڕێژەی ئۆتۆمبیل وارووا بۆ مەسەڵەن هۆشیاری خەڵک بۆ نمونە جاران هۆکاری گواستنەوە بوو مرۆڤەکان پەیوەندیان زۆر باش بوو متمانیان بێکە بوو هەمووی لە پاسێکە سوارە بوو بێکەوە هاتوویان نەکرد بەڵام ئێستا هۆشیاری و ژینگەی کۆمەڵگەکە دوای لێ هاتووە مرۆڤەکان مەسەڵەن متمانیان بەیەک نییە هەمووی حەزەکە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هەبێ خۆی سەربەخۆ ئیشەکانی خۆی جێبەجێ بەشی ڕەنگە حەزی شخصی بێ بەڵێ حەزی شخصی ببورن نییە بەڵێ بێگومان بەڵێ نیشە بۆ هەروەها کەڵچەری مرۆڤەکان ژینگەی مرۆڤەکان وای کردووە کە بەو ڕێچکەیە بڕۆ ئەوەی بەڕێسەڵی زۆر ڕاستە کە نەژبێت مرۆڤەکان خۆی مەجبورە هەوڵ بە خۆی باو هۆکارێکی گواستنەوەی تایبەت بە خۆی دابین بکات باشە دکتۆر ئەو مەسلەی بەراوردێکمان کرد لە ناوەڕاست و باشووری عراق ئەوەی هەرێمی کوردستان پشتە بەسێ بەچی مثلا ماشاءالله الحمدلله سپاس بۆ خوای گەورە ژینگەیەک مەڵێ کار وڵاتێک هەر شوێنێک چواروەرزەکەی بە دەقیقی هەبوو تا ڕادێک دەتوانێت ژینگەکەی بە پاک وەرگری ئێمە هەمانە ئەچەدە ئەم ساڵ الحەمدلله باران باش بوو بەڵام ساڵەکانی تر باران کەم بوو زۆر ڕاستە ئێمە کە باسی چواروەرزەکەکەین بە تایبەتی لە وەرزی سیستان و بەهاردا ڕێژەی بارانبارینەکەیە بۆ لە کوردستان ئێمە ڕێژەی بارانبارینمان هەیە لەو جنوب ئەو ڕێژەیە نییە ئەو ئاوەی کە ئێمە هەمانە لە سەرچاوەکانی بەنداوی دوکان و دەربەنی خان و بۆ ئەوانە ڕۆیە لە خود لە سەرچاوی ڕووباری دیجلە و فڕاتەوە ئەگەر تو هات و سێریشی ڕێوارەکان بکەیت لە سلێمانی و یاخود لە تورکیا یاخود لە سووریا حسابی بکەیت مرۆڤەکان لە سۆشیال میدیای بینین چی پاشەڕۆی خۆی هەیە لە پلاستیک بێ لە پاژماوەکانی تر بێ فڕیادەنا ڕووبارەکان و ئەمە سەرچاوە ئەگرێت و ئەڕواتە خوارەوە سیرەکەی لە بەشەکانی ناوەڕاست و لە بەشەکانی ژنیو ئەم بەشانەی ئەم پاشەڕۆیانە کۆ ئەبێتەوە و پاشان ئەوان سەرچاوەکانی ئاویان لێ گیرێتەوە لەلایەن تورکیا و لە وڵاتەکانی دراوسیەوە کە ئەمەشە بێتە هۆش بوونی ڕووبارەکان و پیسبوونی سەرچاوەکانی ئاو بۆ هەتا تۆ سەرچاوی ئاو کەم بێ پاژماوەی پیسەکانی تیا زیاترە بێت تەرکیزەکەی و بێتە هۆی زیادبوونی پیسبوون ئەگەر هاتو ئێمە راوردێک بکەین لە نێوان کوردستان و بەشەکانی تری عێراقا ئێمە سروشتی ژینگەکەمان لە ئاستێکی بەرزیشە کوردستان لە ئاسی ڕووی دەریا مەسەڵەن بەرزترە و ڕێژەی سەوزاییمان زیاترە مقارنتەن بە عێراق بەڵام ئێمە چامان لەوەیە ئینشاڵڵا ڕێژەی سەوزایی لە کوردستان و لە ناوچەکانی تری کوردستان زیاتریش بکەین وەکو خاتوپەرست باسی کرد بڕینەوەی دار کارەساتە تاوانێکی ژینگەیە ئەوەی کە ئێمە بینیمان لەم چەند ڕۆژی ڕابردووە لە سروشتی شاخی گۆیژە بڕوان ناکەم هیچ ساکێکی کورد بە تایبەتی لە سلێمانی پێ ناخۆش نەبوو بێ چکە وەکو سی مرۆڤەکان وەکو سی شاری سلێمانی وایە ئەو دیمەنانەکە بینی دڵت بۆ نمونە زۆر پێسووتێ بە پیسانی ناوچەی سلێمانیمان بینی هەمووی خەمبار بوو
بۆ چکە ئەمە کاریگەری هەیە بەڕاستەخۆ لەسەر هەموو تاشیشی کورد و بە تایبەتی لەسەر سلێمانی ئەمانی کە ئێمە هەمانە بە تایبەتی ئاو ئەگە بڵین با سەرچاوی ئاوکەین سەرچاوی ئاو تا ڕادێک لە کوردستان باشە بۆی بەنداوی دوکان و بەوەی بەنداوی دەربەنی خانەوە و من لێرە داواکارم لە حکوومەتی هەرێم کە ڕێژەی بەنداوەکان لە سنووری کوردستان زیاتر بکات بەڵێ بۆن زیاکە چکە تۆ لێرە سەرچاوی کۆکردنەوەی ئاو زیاترە بێت سەرچاوی داهاتی ئاو زیاترە بێت و ئاو ئەبێت هۆی بژانەوەی ناوچەکانێت بۆ نمونەوەی کە بەڕێز باسێکە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئاویان کەمە بۆیە سەیرەکەی ئێستا هەوڵێن کۆچەکەن بەرەو ناوچانی کە ئاوی لێ کە سەڵزایی لێ وەکو ناوچەکانی بەشی خواروی کەرکک و گوڵاڵە و کەلار و ئەوانە بۆ نمونە هەرتا لە ناو شاری سلێمانی و هەولێر ڕێژێکی زۆری هاوڵاتیانی براعرەبەکان لێرن بۆ چکە لەوێ لەم مەوسمە بە تایبەتی لەوێ سەرەکی پلەکانی گەرما 55 48 49 بۆیە پەنابن بۆ پەناگەیەکی فێنکتر و پاکتر بە خۆشحاڵی و کوردستان و پەناگەیە کە ئێستا سەرەکەی خەڵکەکە ڕووی تێکە بۆ نمونە گەر سلێمانی لە ڕۆژە پلەکانی گەرما چل بێ لە شەوەدا بەزێ بۆ 25 و 26 و 27 ئەمە کاریگەری زۆرە لەسەر ناوچەکانی تری زۆر باشە بەڕێستان چالاکوانن پەرێزخان یعنی لەکوێی دنیا بۆ خەڵک شەڕی سیاسی بە ژینگە بکە مەسەلەن پێی خۆش بستە من ئەگەر هەولێر ژینگەکەی پیس بێ ملت لەوە پێم ناخۆشە مثلا کەرکک پیس بێ حتا بەغداش ئینسانی تیاژی ئێوە بێ بیرمان لای مرۆڤایەتی بێ وانە بۆ لارێمی کوردستان ئێمە ئاستەکانمان ئەوەندە لاوازە لە ئاستی مێدیای گەورە و زەبەلاح و نزیک لە بەرپرسە باڵاکان مثلا مێدیاکێ نزیکە لە سەرۆشی حکوومەتەوە هەرکی خودی خۆیەتی ئەوە سێ ڕۆژەدانێ ئەها سلێمانی چۆنە هاتەم و مژۆ نازام بەشی دووکەڵ سلێمانی 1 ملیۆن شتێ خەڵکی تاژی تەمان بەهۆی دووکەڵی مۆلیدە و سیارەوانە ئەفو وەک گوتم لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک نەک ئەوە وەچی کاکدکتۆریش باسی کرد لە وڵاتانی ناوچەکەش لە پارچەکانی دیکەوەریگراتوانی بە لەهجەی هەولێریش قسە بکەیت تەبان شانازی بە هەولێری خۆمەوەکەم هەوڵ دەدەم هەمیشە بە هەولێری قسەی بکەم بەس مەسەلەکە ئەوەیە کە بەداخەواگوانێکی سەرتاسەری تۆ هەستەکەم بە هەموو لەهجەکان نەتوانین بەس بە هەولێری قسە بکەیت زۆر سپاس ئێمە بەڕاستی کێشەی ئەومان هەیە کە تۆ سیاست لەگەڵ ناخواردن و ئاو خواردنەوەکە شتێک هەڵکرایە ئێخۆ ئەگەر سیاست فەنی ئیدارە بێ فەشەلی سیاسیە کە ژینگە وایە ئینجا لە هەولێر بی لە سلێمانی بی لە دوهۆک بی لە کەرکک بی لە بەغدابی یعنی کێشە ئەوەیە کە بەڕاستی عەقلی سیاسی و ئیداری لە کوردستان ئەوەندە دابەزیە لە جیرفانی خۆی کۆبۆتەوە یعنی هەموو بابەتەکان چۆتە سەر مەسەلەی بازرگانیکردن سیر کە هاتوچۆی سیستەمی گشتی هاتوچۆ داناندرێ بۆی بازرگانی سیارە بەرەو پێش ببن بۆ نمونە ئەو کارگانەی کە پشت بە کشت و کاڵ دەبەستن دادەخرێن دیسان لۆ مەسەلەی جیرفان و پێشخستنی بازرگانی ئێستا لە هەولێر کاک دکتۆر چ کارە ساتێکە تۆ بحیرە یعنی گۆمی جوانی لەسەر 300 بیر ئاو دروست بکەیت یعنی بۆ یەک حەوزێکی ئاو بۆ ئەوەی ستیەک بۆی خۆشتر بژی 300 بیر ئاو قەراری بۆ دەدرێت ئەینی ژمارەکان ئەوەندە خەیاڵین کە تەسەوری ناکەی بۆ نمونە تۆ ئاوی پاشماوی ماڵان هەتا ئێستا بە فیرۆ دەچین لە هەولێر جسر وەسەتی بەداخەوە مۆبایلەکەم ئێستا لەلانە تەسویرم کردیە کە جسری وەسەتی لە هەموو دنیا هەوڵ دەدرێت زۆرترین دار و سەوزایی لێ بچێندرێت لە لای ئێمە لە هەولێر دەسووتێندرێت دووکەڵەکەشی دیسان ژینگەی پێویست دەکرێتەوە یعنی حتا ئێمە زێرابمان نییە کە کێشێکی زۆر گەورەیە لە ڕووی ژینگەی کە تۆ شارێکی گەورە زێرابی نییە بەری ئاوی لافاوی باران لە ڕێی پرۆژەکانی نیشتە جێبوون گیرایە مەسەلەی ئەو هەموو پرۆژە نیشتە جێبوونە کە هەمووی پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستی هەمووی ئەسڵەن هەولێر ئێستا بۆتە یەک پارچە لە سەب هەموو چیمەنتۆکرا ینی دەیان پرۆژەی نیشتە جێبوونمان هەیە کە چۆڵە هیوادارم سلێمانی تووشی ئەو غەڵەتە گەورەیە نەبێت و لە هەولێر چارەسەری بکەین چووکە ئەو هەموو یەکە نیشتە جێبوونانی کە ئێستا لە هەولێر هەر چۆڵن هەر کەسی تێدا نیە بەس ژینگەی پیس کردیە بەس شارەکەی گەرم کردیە بەس شارەکەی وێران کردیە باز لەوەکەن کە هەندێک شوێن بۆ گەیشتن بە ئاو گەیشتۆتە بەبییر لێ بدەی 600 مەترە
حوسەت مەتر زیاتریشە یعنی ئەنجا وەرە تۆ شارێکی گەورە لە کاتێک کە زی لێ نزیکە دەتوانی بە پرۆژەیەکی ئاوی سەرزەوی ئەو بەقەد ئێرە و دوکان نابێت کە مەسەلەن لە سلێمانی پشت بە ئاوی دوکان دەبەسترێت بۆ زۆری لە زۆری ئاو خواردنەوە بزانماویش هەمووی نییە و بەشێکی پشت زەوی دەبەستیت بەڵام ئی هەولێر نزیکترە دەتوانرێت ئێستا ئیفرازێکی کە دروست بکرێ ینی مادام تۆ هەموو بازرگانێکی خۆت کردیتە پرۆژەی نیشتە جێبوون ئاویشی بۆ ڕاکێشە بۆ دەبی لە ئاوی ژێرزەوی کە هەولێر بەشێکی خەریکە دەبێتە بیابان بە تەواوی ئەو هەموو کارگەی کە لەسەر ئاوی ژێرزەوی دروست دەکرێتەوە معمەل بیپسیتێ لەسەر ئاوی ژێرزەوی ینی شتیوا هەیە لە هەولێر ڕاستی زەحمەتن ئەمانەت کارەساتێکی دروستەکەن مەسەلەن ئەو هەموو پشت بەستنە لە هەرێمی کوردستان بە ئاوی ژێرزەوی خۆشبەختانە بڕیارێکی لە وەزارەتی ناوخۆ بیر لێدان زۆر قورسە مەسەلەن ئەگەر کەسێک جێبەجێ بکرێ بەڵام ئەو هەموو وڵای بۆ مەسئولەکان یان بۆ کەسێکی دەستڕۆیشت و ئەتوانێت ئەمانەت کارەساتێکی ژینگەی دروستەکەن ئەمەی ئێمە باسیەکەین ڕەتی بە ژیانی تاک بەتاکەوە بەڕاستی کێشەمە لە کوردستانە ئەوەیە لە سەرەوەتا خوارەوە هەمووی دژی ژینگەیە کاڵم مەبەستی من لێرە کەڵم دژی ژینگەیە بۆ نمونە ئەگەریم پرۆ کارەساتی سیاسی یا کێشێکی سیاسی هەبێ یا حکومەت کێشەیەک دروست بکە سەرەکەی مرۆڤەکان لە مناڵێکەوە تا گەورەیەک لە بازار لە بەردەی ماڵی خۆیان خۆڵ و قاشەکە فراتە دەرەوە ئەو مرۆڤەش لەوە چێگەر معاشی نەیەتی یاخود مچەکەی دوابکە یاخود کێشێکی سیاسی هەبێ مەسم بۆ نمە دەردەڵی خۆیەکە بە ژینگەی دەرەبڕێ بەڵام کارەساتەکە ئێمە لێرا کۆی کە بەرەسان باسیەکەن بیری ئەو گەشتە 700 متر ئەمە کارەساتەکەیە ئێمە ئەبێت دەست بە ئاوی ژێرزەویەوە بگرین ئەبێت سەرچاوە مەسەین جیاوازەکانی تری ئاو کۆبکەینەوە بۆ نمونە بە عەربی پێڵێن مەس بە ئینگلیسی پێڵێن وەتەر هارڤێستینگ کۆکردنەوەی ئاو کە وەکو لە چێ بە شێوەی بەنداوەکێ ئەمانە ئێمە ئەبێ حکومەتی ئێمە و حکومەتی عێراقی چەند ساڵێک لەمە پێش بیریان لەمە بکردایەتەوە بۆ چونکە کێشەی ئاو ڕێژەی ئاوی سوود ئەو ئاوەی کە لە سەر زەویایە 0.5% گونجاوە بۆ خواردن و ئەم ئاوە ڕۆژ بە ڕۆژ ڕوولەکەمیەکە بۆ هەیە ئەو کارە خراپانی کە کاریگەری لەسەر ئاوەکەیە خراپ بەکارهێنانی چ لە ڕووی مرۆڤەوە بێت چ لە ڕووی دامدەستگاکانی ترەوە بێت چ لە ڕێگەی کۆمەڵگە نیشتە جێبوونەوەکانەوە بێ ئێمە بە خۆشحاڵی و لە زانکۆی سلێمانی پرۆژێکمان هەبوو لە ماوەی ڕابردوودا جێبەجێمان کرد زۆنکاوی دەستکردە کە ئاوی زێراب و دەراویشتەکانی مرۆڤ پاکرێتەوە بۆ نمونە لە زانکۆی سلێمانی ئەو ئاوەی پاشەڕۆی زانکۆی سلێمانی پاکیەکەینەوە بە شێوەی دروستکردنی زۆنگایەکی دەستکرد هیوادارم حکومەتی هەرێم ئەمە لە هەموو پرۆژە نیشتە جێبووەکانە جێبەجێ بکە بۆی مەسەن ئاوێکی زۆر بەکار نیێن و دەراویشتێکی زۆر خراپیان هەبێت و زێرابەکانمان پڕ بێت لەو ئاو کەسیش سوودی لێ نەبێت لە وڵاتە پێشکۆدوەکانە هەمووی سوود لەو ئاوا بینێت دووبارە بەکارهێنێتەوە پاچێکاتەوە بەکارهێنێتەوە بەڵام لە کوردستانی ئێمە وەکوتم خەمی ژینگە لە دوای هەموو خەمەکانی ترۆیە بەڵام کاریگەری لە پێش کاریگەری هەموو شتەکانی ترۆیە بۆیە هیوادارم کەسەکە لە نەخۆشی زیادی کردو خەڵک لە پڕ لێ نەخۆشی شێرپەنجە سەرەتان زیادی کردو بەڵێ ئێستا بە پیسی هەوا و ژینگەوە هەیە بێگومان بۆ نمونە ئێستا من ئەتوانم ئامارێکت لێرەوە پێ بڵێم ئەمە ئاماری ڕێکخراوی WHO کاڵێ ڕێژەی لە سایە 20 نەخۆشیەکانی سی و سنگ و هەناسە تایبەتە بە پیسبوونی هەواوە بە هەمان شێوە ڕێژەی لە سایە حەبەی جەڵدەی مێشک هەر بۆ پیسی هەوا گەڕێتەوە کەوانی کە لەو پێش باسمان کرد و هەروە ڕێژەی لە سایە 15 نەخۆشیەکانی بەشی خواروی هەناسە بە هەمان شێوە هەوایە پاشان ڕێژەی لە سایە 15 نەخۆشیەکان کە پەیوەندی بەدڵەوە هەر هەوایە و هەروە ڕێژەی لە سایە 13 جۆری دووەمی شەکرە بەوەی پیسبوونی هەواوەیە پاشان ڕێژەی لە سایە 13 بۆ نمونە نەخۆشیەکانی تر وەکو بۆ نمونە کاتێک کەم ناڵێک بە کەم ئەندامی یا بە نەکامی لە دایکە بنە هەواوەیە ئەمە داتاکانی ڕێکخراوی WHO بۆ ساڵی 2009 ئەمە تایبەتیشە بە عێراق بۆ نمونە چکە بۆ عێراق ڕێژەکەی دە بەرامبەرە لە ئاسی ڕێگەپێدراوی ڕێژەی پیسبوونی هەواوە کە ماڵین عێراق بە تایبەتی ناوچەکانی باشوور و خوارەوەڵین بە وەکو شتێک بە بە بیابانبوونەی کە باسەکرێ ڕوو ئەدا لە عێراقە ئەگەر کاکزانەکەی بۆ ڕێگری کاکزاناژیان ئەمە شتێکی زانستیە بۆ نمونە بەڵێ گەرمبوونی هەوا کە تو کاتێ مەسەڵەن پلەکانی هەوا لە کوردستان و لە عێراق و لە هەموو جیانە پابندە بێکەوە ساڵانە ڕێژەی چەند پوینتێک ئەم پلێ بەرزە بێتەوە
کە بەرز بەوە بۆ نمونەگەریم ساڵ باسکەین بۆ نمونە بەغا پەنجاب بۆ لەواچی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لێ بەرز بێتەوە بۆ 55 مرۆڤ خۆی تیان ناگرێت ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە گەشەی ڕۆکەکان کەمە بێتەوە واروە ئاو کەمە بێتەوە زیاتر بە هەڵمە بێ کاتێک کە تۆ ئاودانەکەی سوودی لە نابینیت ئەمەیە کە ڕێژەی بە بیابان ساڵ بە ساڵ زیە ئاکات لەگەڵ هەمان شێوەشە کاڵێن ڕێژەی بە بیابان بوون زیەکە ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە ژیانی زیندەوەرەکانی تر لە ناوەچێت وارو ئەو زیندەوەرانی کێمە باسیەکەین لە کەڕووە لە بەکتریایە لە مەسەن شیردەرەکانە لە دارستانە لە سەوزاییە کە ئەمە بێتە هۆی کێشە بۆ نمونەگە لە کوردستانی خۆمان لە سلێمانی سێریکە ئەگەر هەفتەیە ئاودان نەکەیت لە باخچەکانی سلێمانی سەرێکی هەمووی زەر دەبێت لە ناوەچێ پەیوەندی بە گەرمبوونی هاو نەبوونی ئاوە هەیە ساڵانی پێشوسێتە کرد کە بۆی کێشەی سیاسیەوە لە کوردستانە بۆ نمونە بەرامبەر سلێمانی بەکارە هاو سیرەکرد کۆمپانیەکانی ئاودان و یا خۆڵ و خاشە کە پاک ناکرایەوە کێشەیەکی ژینگەی دروستە بوو بە مەبەست ئەمە چێکە لە کێشەکانی ئێمە لە بواری ئەکادیمیە کە بەداخەوە نابێ ژینگە و تەندروستی مرۆڤ لە بواری سیاسەتا بەکاربێت بەداخەوە زۆر باش پەرێزخان ئەوەی کە بەعکسەوە بەدیوە باشەکەی گەرمل بلانی سیاسی بەکاربێ باشە من نمونەیەک هێنمەوە ئێمە ناگەینە سوید ئەڵێن سیستەم پەروەردەمان سویدێوانێ وەڵام وازی لێ بێنە منافەسە بوو لە نێوان دوو حزب لە بانگەشەی انتیخاباتە و ڕەفیقێکم لە یەکێک لەوانەکان دیت بوو پاکێجی ژینگەی باشترە جگە لە پاکێجی ژینگەی ئەڵێ ئێمە هاتین شتێکمان کرد ئەو شۆستانە یان ئەو شوێنانەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەتە وتمان حاکمی شارەکە کە لە حزبی بەرامبەرمانە بەرزی کردووە 3 سانتیم بەرزە شەڕی 3 سانتیمە بۆیە خاوەن پێداویستی تایبەت ئەزیێتە خوا و ئەوانەی تەمەنیان هەیە لەوەی کە ئەژنۆیان ئەوە هاتین دیراسەیەکی زانستی و تەندروستیمان بۆ کرد ئەڵێ خەڵکێکی زۆر هات دەنجی پێداین باشە ئێمە هەر لەسەر شەڕاقسەیە ئەگەر بێت و ئێستا ئێمە لە بەردەم بانگەشی هەڵبژاردنین ئەمە ببێتە نەریتێک لەسەر باشکردن بەڵام بەجێبەجێکردنی من بسمە حکوومەتی داهاتوو ئاوا لە سلێمانیەکەم ئەوە بۆ هەولێرەکەم ئەتوانم مەسەلەن ئەوەی کە باسیەکەی پرسی ژینگە ئەم انتیخاباتت ببێتە چەق بەڕاستی مادەم پەیوەندی بە تەندروستی تاک بە تاکەوەیە خۆخوا نەخواستەیەکی چیش بکەوێتە خەستەخانەوە ماڵی وێرانە بێ بەپارە کاک زانا ئێمە بەڕاستی لە ئەوەی من ئاگادار بووم کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدات کە پرسی ژینگە پرسێکی جدی بەرنامەی هەڵبژاردننی بێت بەڵام جگە لەو بابەتە ئێمە ینی چۆن دەبێت چارەسەر بکرێت ئێمە ئۆکەی هەمومان کێشەکان تقریبەن ئێستا کەسێک کە هیچ لە بواری ژینگە نازانی بەشێک لە کێشەکان دەزانی بۆ نمونە من مەسەلەی پلاستیکێکێکە لە کێشە گەورەکانی جیهان لەسەر ژینگەوە یعنی زیادبوونی پلاستیک لە ناو ژینگە لە 10 ساڵی ڕابردوو کەس بەتڵە ئاوی نەدەخواردەوە ئێستا ئاوی ماڵان ئاوی بیرەکان هەموو پیسەکانی بە کلۆردا دەپۆشرێت من بەخۆم لە ماڵی خۆم زۆر جار ناتوانی لەبەر بۆنی کلۆر ئاوەکەی بەکاربیێنی پرسمانی هەموو سووتاندەوە کلۆر نایەن لە ڕێی فلتەر و سیستەمی زانستیەوە ئاوەکە پاک بکەنەوە بەس بە کلۆر دای دەپۆشن ئەوە یەکێک لە مشکلەکانە کە لە پێنا و بازرگانیکردن ژینگە بەمەبەست دەشێوێندرێەوە گوتمان ئێستا یەکێک لە کێشە گەورەکان بازرگانیکردن بە ئاوی تەبیعی خواردنەوەی لە بیرمان بردیتەوە پاکردنەوەی ئاوی لە بیرمان بردیتەوە لێ من زۆر هیوادارم کە لایەنە سیاسەکان فعلەن کێشەی ژینگە بکەن بە پاکێجی ململانیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە زۆر بابەت هەن کە مەسەلەی سەوزکردن بۆن من کاکزانە من زۆر خەم لەوە دەخۆم ئێمە لۆبیەکی زۆر گەورەمان وەکو کورد لە ئەوروپا هەیە بەڵام هەتا ئێستا دۆسیەی سووتاندنی بەشە هەرە گرنگەکەی ژینگەی کوردستان کە ناوچەتیاکان کە سەوزایی زۆریان تێدایە بە هەزارەها بەدەیان هەزار دارمان ئێستاوا لە دەسووتێنرێ و دەبردرێ نایکەن بە دۆسیەکی یاسایی لە مستەوای جیهان کە لە دادگا جیهانیەکان دەبێت ئەمە ئێستا دۆسیەیەکی گرنگی ناو دادگا بێت چکە ژینگە ئەگەر لە کوردستان زۆر گرنگی پێنادرێت لە هەموو جیهان گرنگی پێدەدرێت ئێمە کێشەیەکمان هەیە کە هەموو کێشەکان ئێستا بوویتە ئەگەر ئەمن باسی ئەوە بکەم ئەو گڵاسەی لای کاکزانە شکایە یەکسەر دەڵێن پەرێز دژی کاکزانایە هەموو شتەکان ئەوەندە تەسکرایتەوە لە بەرژەوەندی تاکە کەسی لە بەرژەوەندی گروپە گچکەکانی ناو حیزبەکان بەڕاستی ئێستا
ململانەیەکان لە حیزبەکان دەرچوە بۆتە گروپە بچووکەکانی ناو حیزبەکان ئێستا ئەو ململانەیە ناشیرنانە دەکەن. خۆ ئێستا بابەتی زۆر گچکە هەن کە دەتوانین بەشێک لە کێشەکانی ژینگەی پێچارە سەر بکەین، بەس دانانی فیلتەر و بەزانستیکردنی ئەو کێشەی کە ئێستا لە پاڵاوگەکان هەیە، دوورخستنەوەیان لە دانیشتوان بەشێکی زۆر لە وابزانم لە پیسبوونی هەوا چارەسەر دەبیت. بۆ نمونە مەساڵی ڕابردوو قوت هەیە ئەو تێگەشتن و قوتە هەیە هەیە قوتی شێ بەڵام دڵسۆزی نییە لە تەنفیزە دڵسۆزی نییە. ئەزانی سپلیت کە یەکێک لە مشکلە گەورەکانی ژینگێ ئێستا لە مەسەلەی گەرمکردنی هەوا زۆر بەکارهێنانی کارەبا کە بەکارهێنانی کارەبا خۆی کێشەی گەورەی ژینگەی دروست دەکە. حتا ڕەنگە کۆمەڵە کەس پێیان وابێ ئەو وێستگە ئاویانەی کە دروست دەکەن هیچ کێشەی ژینگەی دروست ناکەن، بەڵام خۆ ئەوانیش ئاو گەرم دەکەن. دیسان جارێکی دیکە بەڵام کێشەکە زۆر بچووکترە. هەربەس بەرهەمهێنانی کارەبایەکێک لە کێشە گەورەکانی ژینگەیە کەچی دەسەڵاتداران ڕێکلام لە بۆ خەڵک هاان دەدەن کە سپلیت بەکاربێنێ لە کاتێکدا کە موبەریدە زۆر کاک دکتۆروانیە موبەریدە زۆر ژینگە پارێزتر نییە لە سپلیت. پارێزگار دەڵێت سپلیت بەکاربێن و موبەریدە بەکارمێنن بۆی ئاو سەرف نەبێت. یعنی کێشەکان منداڵ هەست بە خەمە گەورەکانی دەکا بەڕاستی. باشە کەواتە دکتۆر بەڕێستان لە ڕووی ئەکادمیەوە ئێوە مەسەلەن دەکرێت ئەوە ببێتە ململانەیەک حەسالێ نیە بە دیوە ئیجابیەکەی ببێتە ململانەیەکی سیاسی بۆ خزمەتکردن. مەسەلەن قەیسەکە ئەگەر ئێستا لەشکرێک گاندیت هەیە لە هەموو هێز و لانە سیاسەکان ببێتە ململانێ بەڕێزان من 200 نەمامم ناشتووە لە فلان شوێنە بۆ نمونە وانە بیر لەوە بکەینەوە مەسەلەن بێگومان یعنی ئەوە شتێکی زۆر باشە. ئێمە ئەو منافەسە سیاسی کە هەیە بیکەی بە بەرهەمێک بۆ باشکردنی ژینگە، بۆ باشکردنی بواری ژیانی خەڵک، دەرامەتی خەڵک، تەندروستی خەڵک. بۆ نمونە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئێستا ئێمە لە سلێمانی کێشەی تانجرۆمان هەیە، کێشەی کۆبوونی خۆڵ و خاشک. بە خۆشحاڵیەوە بەڕێز جێگیری سەرۆکی حکومەت کا قوات تاڵەبانیات سەرخەت لەگەڵیشە لە بەغاوە بەڕێز وەزیری ژینگە عێراق کاک نزار ئەحمەدی بە خۆشحاڵیەوە هاتن لەگەڵ ڕێکخراوی WF دراسی کێشەکانیان کرد. بۆ چکە ئەم کێشەیە تەنها تەسی لە سلێمانی ناکە، تەسی لە بەخاشەکە. بۆ چکە ئەم پاژماوەیە ئەگەر هەبێت ئەچێتە ئایر دەربەنیخانەوە، پاشان لە دەربەنیخان چێتە سیروان، لە سیروان چێتە دیالە، چێتە بەشەکانی تری عێراق. بە خۆشحاڵیەوە ئێمە ئیمڕۆ لە زانکۆی سلێمانی بە هاوکاری بەڕێز سەرۆکی زانکۆ و وەزیری ژینگە عێراق کاک نزار ئەحمەدی نامەیەکی لێک تێگەیشتمان واژوو کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، بۆی ئێمە بە تیم بە شێوەیەکی هاوبەش کاری پێکەوەی بکەین. یەکێک لە کێشەکانی ئێمە هەوایە، ئاوە، خاکە، کاگەر هاتوو ئێمە حزبە سیاسەکان لە ئەنە سیاسەکان بانگەشەی سیاسی و بە کردار بێن کێشە ژینگەیەکان چارەسەرکەن و کامەژەم پێکا قوبات ئێستا دەستی پێکردووە ئیشێکی زۆر باشە. بگرە ژینگە تەسیرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر هەموو بوارەکانی ژیان ئێستا لە هەموو جیانە و بە تایبەتی لە عێراقیشە ئابووری سەوز هەیە. ئابووری سەوز بریتە لە ئابووریکی تازە لە جیهانە کە جێ بە ئابوووریەکانی تر بگرێتەوە. بۆ نمونە کۆمەڵگەیەک دروستەکەی، کۆمەڵگەیەک کە ژینگەیەکی تەندروست و هاوسەنگی هەبێ کە دەرهاویشتە و بە ئابووری ئەتیماد کاتە سەر ژینگە، کە ئەمە دەرهاویشتێکی زۆر باشە بێ لە داهاتووە بۆ هەموو کوردستان و بۆ هەموو جیان. هیوادارین لە کوردستان لایەنە سیاسیەکان و لایەنەکانی بگەنە خەمێک کە لەو بوارانە ئیشکەن و هەوڵ بن بۆ باشکردنی ژینگە و بیکەن بە خەمی گشتی. دواسەرنجی من هیوادارم ئەوانەی کە باسمان کرد ببنە خەمی دەسەڵاتداران. خۆ ئەگەر دەسەڵاتدارێک چەند بازرگانیەکی گەورەی هەبێت بەڵام کە ژینگەکەی پیس بوو مەترسی لەسەر ژیانی ئەویش هەیە، بۆیە دەبێت هەمومان بە خەمی خۆمانی بزانین. کۆمەڵێک پێشنیاری زۆر ممکن یعنی زۆر ئاسانن بۆ چارەسەرکردن، بەڵام خزمەتی زۆری ژینگە دەکەن. مەسەلەی چارەسەرکردنی کێشەی مۆلیدە ئەهلیەکان، مەسەلەی دیسان دەڵێمەوە بە فیلتەرکردن و پاکردنەوەی ئەو هەوایی کە لە وێزگەکان لە مەسواکان و کارگەکانیش دەردەچێت. مەسەلەی پاکردنەوەی ئاوی ماڵان بۆی بتوانین بۆ خواردنەوە بێ مشکلە بەکاری بێنین و لەو دەبە پلاستیکانە نەجاتمان بێت. مەسەلەی سەوزکردن، بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆکان و ئاوە بەکار هاتووە لانی کەم بۆ ئاودێری لە ناو شارەکان.
بەکارهێنانی ئاوی سەرزەوی زیاتر لە ئاوی ژێرزەوی کە ئێستاکێکە لە کێشە گەورەکانی بە تایبەت شاری هەولێر کێشەی زێراب پێویستی زۆر بە چارەسەرکردنە ناکرێت پایتەختی کوردستان زێرابی نەبێت خۆ دەکرێت لە هەموو گەڕەکەستە لە بەشێک لە ستیەکان ئەمە جێبەجێ دەکرێت بەڵام دەکرێت لە هەموو گەڕەکەکانی هەولێر حوزی کۆکردنەوەی ئاوی زێراب و پاکردنەوەی ئەو ئاوجارێکی دیکە بەکارهێنانەوەی مەسلەی ریسایکلینی پاشماوە و پاشماوەی تەندروستی کێچێکە لە مەترسیدارترین کێشەکانی ژینگەی خاک مەسەرەی پاشماوە تەندروستیەکان. زۆر سپاس بۆ ئێوە دەستان سپاس بۆ خات و پەرێز عومەر چالاگوانی مەدەنی سپاس بۆ بەڕێز دکتۆر عیماد عومەر مامۆستای زانکۆ سپاس بۆ بە هیوای ینی شتێکمان وروژان ببێتە خەمێکی جددی و گشتی سپاس ئەوەی تفۆنیمش قەدڕاناوەستێ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامایی ئەم شەومان پێشکەش کردن ئەمانەتی خوای گەورە خواتان لەگەڵ